دکتۆرە بەهرە ڕەزا عوسمان سەرۆکی گروپی شاخەوانی خانمانی کۆیەم. ئەمە گروپی شاخەوانی خانمانی کۆیە لە 1/12/2018 دامەزراین تاکە گروپین لە ئاستی هەرێمی کوردستان کە تەنها خانمین گەشت دەکەین لە بۆ شاخەکان و هەروەها مۆڵەتی فەرمیمان لە فدراسیۆنی شاخەوانی وەرگرتیە لە 2018 و زۆربەی زۆری لوتکە شاخەکانمان کردیە. ئەوڕۆ وەکو پێکاتەکی سەرەکییان وە گروپەکی سەرەکی بەشدارین لەو هەڵبژاردنەی کە خۆشبەختانە ماوە کە کاری لۆ دەکرێتەوەی کە گشتی شاخەوانانی شاری کۆیە لە ژێر یەک چەتر کۆ بکاتەوە کە ناوی بنین ناوەندی شاخەوانی شاری کۆیە کە چونکە کۆیە یەکەکە لەو شارانەی کە گروپی شاخەوانی زۆرە خۆشبەختانە. ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە ئەمەش وەکو ناوچەکانی تر داوای ناوەندەکی سەر بەخۆ بکەین لۆی لە کاتی گەشتکردن مۆڵەتی فەرمی لەو ناوەندە وەربگرین وە زۆر لایانی ئیداریمان سەر بەو ناوەندە دەبیت و کۆمەڵک پرۆسەی ئیداریمان کەم دەفتەوە ئەگەر بێتەوە ناوەندە دانرێت لێ بە ناوەندەکی گرنگ دادەندرێ و ئێمەش بەشدارین و کاندیدیشمان هەیە و ئینشاءالله ناوەندە چڕێک و پێک دەبیتن لە بۆ شاری کۆیە. خۆشبەختانە زۆر خزمەت دەکەین لەبەر ئەوەی ئەمە زۆر کەیسمان هەبوو بە بەڵگەوە پێت دەرێم کە زۆر خانممان هەبووە تووشی نەخۆشی دەرونی بووە یاخود زۆر خانممان هەیە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە کاتێککە لەگەڵ ئێمە گەشت دەکەن ئەو نەخۆشیانیان پەڕاندیە یعنی تاڕادەکی زۆر و ئەندامیشمان خۆشبەختانە ڕۆژ لە ڕۆژ زیاتر و زۆرتر دەبیتن وای لێ هاتی یعنی سەقفی وەرگرتنی ئەندامێتیشمان ئیستەحانی حازر ڕاگرتی لەبەر ئەوەی ئەوەندەمان خانم ڕوتێ دەکات و بەشدار دەبی لە گەرمان یایەوە ڕێچکە لە کۆیشکێنراوە ڕیکۆردیشمان شکاندیە لەبەر ئەوەی بەنمونە کاتێککە ڕۆژی شاخ فیستیڤاڵی شاخەوانی دەکرێت لە نێوان هەموو پێکاتە شاخەوانیەکانی هەرێمی کوردستان باوەڕ کە گروپەکەی ئێمە شای گروپەکانە لە چاو ئە گروپانەیتر لەبەر ئەوەی هەموو خانمین و هەمووش بە شێوەی پرۆفیشناڵ بە تەواوی بەعنی بە بینینی خولی سەرەتایی شاخەوانی بە جلک و بەرجی شاخەوانی و بە هەموو کەلوپەل شاخەوانیەکان بەشداری شاخەوانیەکان زۆر گرنگە لە شاخەوانی بەڵام لە ڕووی جل و بەرگ و ئەوە ئەمە پێڵاو بە دڵی شاخەوانی دادنێ پێڵاو لە ڕووی جل و بەرگ و وە سەلامەتی یعنی ئەمە کاتەکە ڕوو لە هەر شوێنێک دەکەین بکاتن یەکەم زۆرمان سەلامەتی دووەم سەلامەتی هەموو وەرزشەکان بەگشتی و بە تایبەتی شاخەوانی چکە بە بەراورد بە وەرزشەکانی تر براوە و ئەوەی تێدانی ئامانجەکە دیاری دەکەی لوتکەیە و هەمووش دەکەم بەو لوتکە و دڵخۆشیش دەبی زۆر سوپاست دەکەم دەستخۆشی لە جنابیشت دەکەم کە ئەمە ماوەیەک شە بەیەکەوە کار دەکەین و بەیەکەوە یەکتر دەناسین یەک لە پەیامنێرە بوێرەکان و ئازایەکانی سوپاست دەکەم لە ئەو دیمانەیە و ئەوڕۆ خۆشحاڵم کە دەبینم ناوەندەکی شاخەوانی لە شارەکەمدا دەمەزرێ زار کەسێک دەرچێ و هەر لایەنێک بێتن بە خۆشحاڵیەوە قبوڵی دەکەین و زۆر سوپاست دەکەم. نیگار حەمەد مەحموود مامۆستای پەیمانگای پەروەردەی وەرزشی لە کۆیە ئەندامی ڕێکخراوی ئۆسکار بۆ پەرەپێدانی تواناکانی خانمان و هەروەها بەرپرسی شاخەوانی ڕێکخراوی ئۆسکارم. ئەو ڕێکخراوە لە ساڵی 2018 دامەزراوە سالاچیمان زۆرە بەشی کاری دەستیمان هەیە شاخەوانیمان هەیە خولی کۆمپیوتەرمان هەیە دوورمانمان هەیە یعنی ئەو شتانە ڕێکخراوەکەمان زۆر چالاکات چالاکی زۆرە وەکو ئەوڕۆ بەشداریم کردووە لە دامەزراندنی ناوەندی وەرزشی کۆیە وەکو ئەندام دەرچووم لەو ناوەندەی ئەو ناوەندەش بوو ئەوەی خزمەتی هەموو شاخەوانانی کۆی بکاو هەروەها ڕێکیان بخاتەوە لە ژێر ئەو ناوەندەیدا لە بوو ئەوەی سپینێکە هەمومان بە یەکگرتو و یەک دەستبین لەو ڕێکخراوەی کە هەر شتێک مەسەلەن برێنجاران دەبا ئەگەر لۆ لای مەنتیقەی سلێمانی بچین لۆ ناوچەی سلێمانی دەبا لەوێ مۆڵەت وەگرین یاخو لۆ ناوچەی هەولێرێ بچین یان ناوچەی بارزان دەبا لە ناوەندی فدراسیۆن وەرگرین بەڵام ئێستاکە ئاسانکاری زۆرکرا ئەو ناوەندەکراوە دەستی لە هەموو لایەکی خۆش بێ کە ئەو ناوەندەکراوە و سەرۆک و جێگر و ئەندامەکان دیارکە ئەمژێکێکم لە ئەندامەکان زۆر سوپاهی گروپی شاخەوانی هەموو شاخەوانەکان ئەو گروپانێک کە لێرەنە ئیخانمان و ئەمەش ڕێکخراوی ئۆسکارن خزمەتێکی زۆر دەگەیەنێ چونکە هەز دەکەی کە دەچێت شاخەوانی دڵت خۆش دەبێت تێکەڵاو دەبی لەگەر ئەو سروشتە جوانەی کە تێکەڵاو بووی هەر خەم و خەفەتەکەت هەبی لەو شاخەی بەجێی دێڵێ هەروەها جگە لەوەش ئەمە ئەرکمانە ئەرکە چکەشمان لەسرە کە ژینگە پارێزی لەسەر شانی هەموو هاونیشتیمانێک و لەسەر هەموو تاکەی ئەو کۆمەلگایە بەڵام ئەمە وەکو شاخەوانەکان هەم خزمەت بە شاخەکەی دەکەین دەیپارێزین ژینگە دەپارێزین
هەموو تێکەڵای ئەو سروشتە جوانە دەبین خانمان هەیە دڵی تۆندە نەخۆشە هەر نەخۆشیێکی هەبی سەر زاری دوایە هەلو خم لەوانە دڵتۆن بم کە دەسما و شاخەی هیچ خەم و خەفەتم لە بیری نامێنێت چونکە زۆر خۆشە تێکەڵاو دەبی خزمەتەکی زۆر زۆریشمان بە خانمانی کۆیە و بەژنانی کۆی گەیاندیە بەڵام مەسەلەن برم دیارە کە چالاکیەکان دەکەین لە شاخەوانی و هەر چالاکیەکانی تیش زۆر خزمەتی بەبێ جیاوازی خزمەتی خانمانی شاری کۆیە دەکەین شاخەوانی زۆر گرینگە لەبەر ئەوەی هەز دەکەی وەرزشەکە ئەو وەرزش لە خۆت دەزانی وەرزش یعنی زۆر گرینگە لە ژیانی هەموو کەسەتی بەس بۆ خانمان لەبەرەوەی خانمان بلێن و نەرێن لە ماڵێ مەسەرەن تووشی کێشەی دەبن کێشەمان زۆرە ئەرکمان زۆرە لە ماڵە بەس کەرەچینە شاخی ئەوەمان نامینە بەس بە پێی ئەوەی ئەمن ئەزمونم هەیە وەرزشم زۆر کردێ لە ساڵانی 1970ەوە ئەمن یاریزان بوومە یاریزانی یانەی وەرزشی کۆی بمە ئیبالە بەڕاستی ئەویش زۆر خۆشە بەڵام شاخەوانی زۆر گرینگترە لەبەرەوەی کە دەچی بەبێ هیچ مەبەست و هیچ بەرژەوەندێکی کە تو دەچی ئەو شاخەی لەوێن دەریمەە تێکەڵاوە سروشتە دەبی بۆیە داوا لە هەموو خانمان دەکەم لە هەموو ژنانی کۆیە کەوا زیاتر پەرە بە شاخەوان دەمبێن بۆ شاخەکان بۆ ئەوەی گوتیە بۆ ئاسوودەی دەرونی خۆیانە مۆڵەتی شاخەوانیمان هەیە ئەمەش مۆڵەتمان هەیە لە مێژەلۆتی دامەزرانی چالاکیمان زۆرە مۆڵەتمان هەیە چکە بێ مۆڵەت ناتانێت کە تو مۆڵەتت نەبی ناڵێم تاکە گروپیشین گروپ زۆرە لە کۆی و لە کوردستانی شەیە بەڵام ئەمە وەکو گروپەک لە 2010 دامەزرانی شاخەوانی و وەکو ئۆسکار چالاچکەشمان زۆر بە شاخەوانیشمان زۆربەی شاخەکان و زۆربەی شوێنە گەشتیاریەکان و شوێنی دیشمان دیتیە